هاوڕێیان ئەو کاتتان باشن هیوادارم باش بن ببورن چەند دەقەیەک تاخیر بووم دەوایە زووتر بێم خێر بێن وەرن کۆمەڵێک زانیاری نوێم لۆ هات بۆیە پێم خۆش بوو لەگەڵتان باشکەین دوو ڕۆژەکە بەرەوە ئاڵۆزی دەڕوا با بزانین بەرەو کوێ دەڕوا وەرن هاوڕێیان ئێستا هەندە زانیاری نوێ باسەکەین ئەوە عەبدولەتیفی ژوورکردنەوەی دایە دەرێ زەختێکی زۆر گەورە لەسەر کەیسەکەی من هەیە بە ناچاری واز لە ئەوەی دێنم گوتاردان وەڵای زەختی گەورە نییە هەندە فشارمان کردیە و ئیتر لە وەزارەتی ئەوقاف و ئاگاتان لێبوو لە ئەوقافی سلێمانی و لە ئەوانە و هەوڵ دەدرێتی دەوێ بیکاتە موامەرەی خارجی و دەولی و نازان کورە وەڵا بەخۆت سەرسەری نەبووای کەس دەرەقەت نەدەهات عەبدولەتیف بەڕاستی کەس دەرەقەت نەدەهات بەس بەخۆت جەوەکت دروست کردیە و لە بە هەندێک خەڵک دەرەقەتت دێ هاوڕێیان وەرن براکەم وەرن بەخێربێن ئێستا زانیاری نوێ باز دەکەین هەندێک زانیاریم ئەمن زانیە لە بۆتان باز دەکەم سەرچاوی ئێمە ڕەوشەکە ئاڵۆزە و هاوکات لە گوتارداندا ئەوە بی ئەو باسیش دەکرێت دەدرێتە دادگاش هاوڕێیان تکایە یعنی کورە وەڵڵاهی نازانم یعنی یەکێک لە عەبدولەتیفی سووکتر نەبی دیفاعی لێ ناکە عەبدولەتیف بە بەڵگە بە دەست و پێکەتە ناو ڕووداوە ئەمە دژی کارێکی قێزەوە نین دەیکەنە شەڕی ئیسلام و کافر یعنی شەرم لە خۆتان ناکەن یعنی ئێوە تا کەنجی نوێ ستری چۆعارت یعنی ئەمە بچین ستری ئەوە لەو پارتی وێچێتی دژیان بین بەزەگە ئیسلامیەک مەلایەک هەمان کاری کرد ڕووسکرد بین چیە برای موسڵمانە ئەو دەبلمڕالیەتان لە چێ بوو ئەو زمانە پیسە وەڵڵا من حەز دەکەم ئەوها بن بۆ ئەوی زیاتر ڕسوا بن شەرم لە خۆتان ناکەن دیفاع لەو دزی جەردی و لەو بێڕەوشتەی دەکەن هاوڕێیان یەک دەقا هەندە شتم زانی وەڵا برا خۆشی تەرچی حرەکەی پێدەکرێ براکەم حرەکەی دەزانێت چی پێدەکرێ میدیا جوڵەی پێدەکات ئێستا هاوڕێیان یەک دوایین شت وەڵاهی دیارە نایەتە ئێرە کێشەنیاندا نای ئەوەی ناکە وەرە هاوڕێیان تاعان بە سەرێعی هەندە شتان پێ بڕم ئەو ڕۆبەیانی زوو سەعات دوونی و هێزەکی دژە تیرۆر بە فەرمانی مەسڕوڕیاوای سیانی چوویتە سەر ماڵی لە ناو خەوگرتیتیان هەتان چوینە ژۆرە ئاگیان لێ نەبووە هۆکاری سەرچیەکەش ڕێی مەسفای هەڵمی گرتبوو لەو ڕۆژانە دەرێت تەندەری سێکوریتەکان لە بۆ من بی ئی خواردنی مەسفە لەبەرەوەی بەناو ئەردی منتا دەڕوا ئەو شتە یعنی کارمەندەکانی ئەو دوو شوێنەی مەسفای هەڵمی دەترسێن گوتیان دەترسێن بۆیە پارتی هێزەکی نادیە کە من لەو خاڵە من ناڵم ینی پارتی غەڵەتە بەڵام کاچ خۆ مەیە بڵێ هەڵایی 2 ساڵ و نیو لەمەوبەر خورشید تەرچی ئەوەی کردبوو خەڵکی کوشتیە و تەمەڕودی لە یاسا کردیە لۆ ئەو کاتی نەتگرت لۆ ئەو کاتی بوارتدا ئەو هەموو شتەی بکاتن یعنی ئێستا دەی ئەو کارە قێزەوەنە چییە دەیکەی 2 ساڵ و نیو لەمەوبەر ئێستا دەی وەکو ئەمریکا و ئەوروپا سەدام چیمیایی لێدا بوو قسەیان نەکرد وەڵەکە کوێتی کرد گوتیان چیمیایی لێدایە پێشترش دایان گۆ لێی نەدایە پارتی ژوایە هەمان فلیمە هاتیە دوای 2 ساڵ و نیو تازە دێتن دەرێ وەڵای خورشید تەرچی وەخت خۆی تەمەڕودی کردیەوە برێ لەسەر ئەو ڕووداوای دەیگرم حەقە چێڕەوای خۆتە تەمەڕودی کردیە بەس ئەو شتە قێزەوەنانەتی ئەو نمونەیەکی زۆر قێزەوەنە لە حکومڕانی کە بە میزاج ئەوە دەکەن دوو پۆلیسی هەولێرت بەوە کردیە پۆلیس ئەگەر دوستێک کەسی دەگەدا بیتن بە شەرەفم هاوڕێیان بڕوا بکەن ئەم لەگە خەڵکەکی دیار ئەوم گفتوگۆم کردیە ئەڵێ کەس نازانی لە چێ ئەگەر هەیە لە دژە تیرۆر بی هەر پۆلیسی هەولێر نازانی لە چێ ئەگەرە تو ڕوونکردنەوەدا ئەدی لە چێن دەرە تحەدای بەڕێوەبەری پۆلیس دەکەم ئەمن ڕەنگی زیاتر بزانم دەنگۆ هەیە لە مەسیفان دەڵێن ڕەنگی لەسەر ئەو دژە تیرۆرەی شەستی بی بەهەرحاڵ هاوڕێیان ئێستا وەزعەکە زۆر شڕە ئێستا دێمە سەرێ بەڵام ختووە بە ختووە
6 نەفەر جیرانە ئەو زانیارانەی لای من هەیە 6 نەفەر جیرانە ئەنی جگە لە حەیدەر و ئەوەی کە لە بچۆ ئەویان کردیە ماڵەکەتان دیت لە کەناڵەکان بڵاو کرایتەوە پارێکی زۆر زۆریان لێ بردیە هەرچی پارەی لە ماڵی بوو بردیتیان سلاحەکی گەلێک زۆریان لێ بردیە چار لێکزووسیان لێ بردیە ڕوومانە و ئارپیزێکی زۆری ڕوومانەکی زۆر چەند ئارپیزیەک بووە یەکیان دوو دۆشکەیە دەڵێن بردیتیان و ئەو ڕۆژەی ئەو ڕۆنە بە ڕەنگی ئەگەر ئەنی هێرچەکان وسکت بن بشی نەسە تەلەڤیزۆنی ئەنی دەنگۆ هەیە ئەوە بەس ئەو جم و جۆڵەچک و هەتا حەفارە و دۆزەر و ئەوانەشان ڕەوان کردبوو على ئەساس دیوارەکەی لێ تێکدان بەس ئەو ئێستا جم و جۆڵی هەرچەکان دەستی پێ کردیە هەندێکیان چوونە سەر بنایە برندەکان گەنجەکانیشان سەر ڕێگەیان گرتیە ئەوە وەزعەکەی زۆر لە پارتی ئەوە کوڕە چێە سیانە عەشیرەتی سیان شەرم لە خۆتان ناکەن ئینسانی وا ساقیتان هەیە هەر بەس بۆ ئەوە یعنی هەندێک کەس دێت جوێن دەدا بەرهەڵ گەنجەکانی هەرچی ئەوە بوونە ڕێیان گرتیە تا شتیان ئەوە کردیە ڤیددیۆکانمان بڵاو کردەوە ئەوانی تریش بە تەمەنەکان ئەوشان ئەوە بووە پارتیش بن مقابل هێزەکی زۆری جوڵاندیە لە لەشکری خستە ئینزار لە ئینزاردان ئێستا پارتی و هێزیشی جوڵاند هێزەکی زۆریشی جوڵاندیە لەشکری گوڵانە دژە تیرۆرە هەندێک ئاساییشە پۆلیسە هەمووی بەگەڕێ خستیە هەفتا گەزی عقلی پارتی وەرە شێوەی چارەسەرکردنەکانی هەر ئەوەیە تۆ بڕۆ بە شانوباڵی مەرجەعدا بدە هیچ قسە نییە بەس کە یە قسەت کرد ئیتر هەموو هێزەکەی بەگەڕدەکەوی مەلەفی کۆن و نوێش لێ قیت دەکاتەوە ئەوە نوکتەکتان نەساندێ لەو بێن بە سەریعی حزبێکی سۆسیالیست هەبوو حزبی سۆسیالیستی باکوور لە ناوە خۆیان بە شەڕ هاتبوون ئەجاهات نەکنەمە ئەنداسەیان گوتیان وەڵی دوو کادیرمان بە شەڕ هات یەکەچی کوشتیە جیرا وتی ئەمە سون بابەوە لە ناوە خۆیان ئەسە شتی کۆمەڵایەتی جیرانە و هیوادارین بەریام دەریان ئەوەتە ئەوە بیوتی کاکە مەسەلە جیران نییە ئەنگۆ وەختی ئاشبەتار بووە لە 75 بەیاننامەتان زدیمە دەرکردی گوتەن ئەنگۆ خائین و خۆفرۆشن ئەمە تازە ئەو نفرەی بەرنادەین خۆشی تەرجیشکە ئەو زارێ ئەو لە زمەیدا لەسەر ڕێگاگرتن و ئەوانە هەموو مەلەفی کۆنیان دۆ هینایتەوە دەرێ دەڵێن ئەتوات کردی وات کردی کورە بابە ئەوە حکومڕانی نییە بارزانانی مەسڕ بارزانانی مەلەفی 2 ساڵ و چەند مانگێک لەمەوە بەردەینەوە گۆڕێ ئەوە دەکەی دەی زێرەڤانی کوشتیە وای کردیە ئەدیلۆ لێت گەڕ ئەو ڕێکلامە گەورە بکە 1 ملیۆن دۆلاری دەیگۆ تەرخانم کردیە و نازم چەند ئەوە کردیە و بە شانوباڵی مەرجەعیدا دەگوت و کامل لە خام نەکردێگو کۆی لەمە و 2 ساڵ نیوەکەی خۆی دەسوڕێتەوە لەو دەوی زەلامی نەکوشت بوو لۆ ئێستاکەت ئەو زەلام کوشتنەی بوو بەهەرحاڵ ڕەوشەکە ئاڵۆزە هەرچیەکان بە جوڵ کەتینا ئەڵێن ئەو ماڵی جەوهەر مەهەی هەرچیش بە جوڵە کەتینا وەکو ئیهانەیە کەس پێ دەکەن پارتیش هێزەکی زۆری بردیە دانی ئەگەر ئیستدام هەیە ترە من نازانم و ڕەنگی پارتیش بێ هەندە خەڵکتریش بگری لە پەنای هەندێ لەگە هەرچیەکان تون بیتن لە گردە ڕەشە و ئەوانەی چادەوروبەریان تەوق کردیە ئەوەی ئەم بزانم تا 10 دقە لەمەوبەر بەڕاستی 10 دقە چارێک لەمەوبەر ئاگام لێ نمایە لەو دەدە بەس گوتیان چادەوروبەری گرتی هەر سیارێک بێ تەفتیشی دەکەن چەش پێبی دەیگرن هەندێک خەڵکیش دەگرن ئیتر وەزعەکە لە ئێستا ئالۆزە بە هیوام ئالۆزتر نەبێت بە هیوام شەر باش نییە ینی بە هەموو حاڵەتێک بەس ئەو عەقڵیەتە هەمەجیەی مزاجیەی پارتی کارەساتە دوای 2 ساڵ نوی بە خەبەر هاتەوە وەڵە براکەم ئەوە بوو کورە زەلامی کوشتیە کورە تەمەڕودی کردیە ئەدی مەسعود بارزانی مەسڕ بارزانی لۆ 2 ساڵ نوێکەوە شانوباڵی توی هەڵدەدا ئەوە نەبوو قسەی کۆتاییشمان ئەوەیە تا ئێستاکە ڕاستە هەرچیەکان هەندێک بە جمزۆر لەبەر هەست بە ئیهانە دەکەن کاکە زۆر بە ئیهانە خورشی تەرچی گیرایە ماڵەکەی تاڵان کرایە ینی لەو ڕوانگەوە هەرچیەکان دەماریان جوولایە ئەو بووە بەڵام هاوسۆزی جەماوەریان وەکوزاران نییە هەر لەبەر هەندێش وەکو بەیانیش باسم کرد پارتی بە بەسیتی چتوانی بکە پێشتر هێزەکی زۆریشی برد بەڵام پاشەکشەی پێکرد شەهیدیشیدا برینداریشیدا کەرامەتیشیشکە نەوێرە 2 جار هەوڵیاندا لە ناو
کە ئەو هێزەی نێچیر سەرپەرشتی دەکرد بڕاب کەجارشان ئەمن هەڵمۆشاندەوە گوتم یعنی بەتەمان ئەو شۆ بیرفێنن ئەوە بوو خەتەکانێک ئەوە بوو پارتی نوێی دەوێرە یعنی بچیتن لە ئەوەی بیگری لەو لەبەر ئەوی هێزەشی جەماوەری ڕایگەشتی لە پشت بەسکە خورشید خۆی کردە ئەو گاڵتە جاریە بۆیە هاوسۆزی جەماوەری دۆڕاند ئەو نمونەیە ئەوت پێشاندا هێزی سۆسیال میدیا لە هەموو هێزێکی گەورەتر و کاریگەرترە وەک عەبدولەتیف دەڵێ هێزێکی زۆر گەورەیە ئەوەی عەبدولەتیفیشی ڕسوا کرد هەر ئەو هێزە جەماوەریە هاوڕێیان ئێستا ڕەوشەکە ئالۆزە من نازانم شەڕ دەستی پێ دەکات دەست پێ ناکە بە هیوان دەست پێ نەکە بەڵام ئەو عەقڵێتەی پارتی لە مامەڵەکردن لەگەر ئەو کەیسانە عەقڵەتێکی زۆر هەمەجیە بەڕاستی حکومڕانی نییە بەو شێوە مامەڵە دەکەی لەگەڵمی تەئیدم دەکەی بە شانوباڵم هەڵدەدەی ئەتوو کوڕی باشی بڕۆ زەلام دەکوژی بڕۆ چ دەکەی کاتێک ڕێی لە بەرژەوەندی اقتصادیەکان گرتیە هەموو مەلەفی کۆن و نوێی لۆ دەردەنی ئەتوو 2 ساڵ و نوێی لەمەوبەر وات کردیە کاک مەسعود بارزان تو دەعوەتت نەکرد ڕەفزیشی کردەوە ئەی کاچی خۆم یعنی بەجددی عیبە ئەوە حکومڕانی نییە کاکە یاسا و قانون شتەکە ئەتو بڕۆ لەگەر لە ماڵ و منداڵی خۆت وا ڕەفتار بکە بەس یاسا و قانون ئەوە نییە تو دوای 2 ساڵ و نیو هاتی مەلەفی قەدیمی لێ بکە بڵێ وەرە ڕێی گرتیە تەمەڕدی لە قانون کردی ئەوە لە ئێستا بەس 2 ساڵ و نیو لەمەوبەر وە شورتەی فەقیریش مۆرەکەت دایتە دەرە برە ئەمن گرتیتم ئێدە وەڵام مدیری شورتە ئاگای لە هیچ نییە بەخوا ئاگای لە هیچ نییە وایسیە دژە تیرۆرە هێزەکی گەورەی ئاسایش وەزارەتی ناوخۆی پۆلیسی فەقیری چێت لەو بۆنا هەر بەس ستێمپلەکە مۆرەکان پێ لێدرا هاوڕێ ئەو زانیارانەی من ئەوەیە چەک و تفاقەکی گەلک زۆری گیرایە پارا زێر چار لێگزۆس لە ناو خەوێژگرتیان دوونی شەوێ 6 کەسن بە هیواشن نەبتە شەڕ کەس شەهید نەبی من دژی شەڕم کاتێکی خۆش سوپاس بە ئەو کاتێ لەگە منتان